بەیانیتان باش و ڕۆژتان باش. هیوادارم کە لە هەرکوێکن دڵتان شاد و تەندروست و سەلامەت. خۆشحاڵم کە ئەمڕۆژ لە ئاڵلقەیەکی دیکە لە ڕۆژباش لەگەڵتانم. من و ستافی بەرنامەی ڕۆژباش هەموو توانای خۆمان سۆتە گەڕ بۆ ئەوەی کە بۆ ئێوە جوانترین پرۆگرام پێشکەشکەین کە سەر لە بەیانەکەتان هەر لەگەڵ ئێمە دەستان پێکرد بەیانێکی جوان بێت و جگەلەوە بەیانێک بێ پڕ بە لە زانیاری و لە سوود. خۆشحاڵین کە ئەمڕۆ کۆمەڵی بڕگە و بابەتمان کە ئامادە کردووە بابەتەکان هەمویان پڕن لە زانیاری و سەرەتاش بۆ وەرگرتنی زانیارێکی چڕۆپەڕ لەسەر بابەتە سیاسەکان کە ڕۆ ئەیات ئەوە کورتێک لە هەواڵەکانتان بۆ دەخەمە ڕوو دواتر دەچینە سەر تەوەری بەرنامەکەشمان کە لەلایەن ڕێکخراوەکەوە ئاو خواردن بۆ ئاژەڵان دابین ئەکرێت و پێکەوە دەبین و بینەری تەوەرەکە بین و بێگومان دڵنیام کە تەوەرێکە بەدڵی زۆربەی زۆری ئێوە بێ پێکەوە بەردەوام بین. دکتۆرە باخان ئازاد و پزیشکیکە ماوەیەک لەمەوبەر دۆسەی گەندەڵی لە کەرتی تەندروستی هەڵەبجە ئاشکرا کرد لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕاگەاند وەک پزیشکێک ئەو پەیامی گەیاندووە پەیامی خەڵکی هەڵەبجە بووە داواش دەکات بە دواتچوونێکی ورد بۆ دۆسەی گەندەڵی لە کەرتی تەندروستی هەڵەبجە بکرێت. دکتۆر باخان گوتیشی بۆیە شاری هەولێرم هەڵبژاردووە چونکە پایتەختی هەرێمی کوردستانە و دام و دەستگا حکوومەت و نوێنەرایەتی وڵات و ڕێکخراوەنەتەوە یەکگرتووەکان لەو شارەن و پەیامی هەڵەبجەکانم بە هەمووان گەیاندووە. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بە یاوەری شاندێک گەیشتە بەلجیکا. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بە سەرۆکایەتی شاندێک سەردانی بەلجیکای کرد و لە میانەی سەردانەکەیدا لەگەڵ بەرپرسانی باڵای بەلجیکا و یەکێتی ئەوروپا کۆ دەبێتەوە. کازمی بەر لە سەردانەکەی ڕایگەاندووە ئەو ڕێکەوتنامەی لە نێوان عێراق و یەکێتی ئەوروپا واژۆ کراون کارایان دەکەینەوە و ئاماژەی بۆش کردو ڕێکەوتنەکە یارمەتی دەردەبن بۆ تێپەڕاندنی قەیرانی ئابووری و فراوانکردنی بۆ بەرهێنان. ئەمڕۆ پلەکانی گەرما لە عێراق دەگاتە 50 پلەی سیلیزی. دەستەی کەشناسی عێراق لە ڕاگەندراوێکدا بڵاوی کردوێتەوە ئەمڕۆ بەزبوونەوەی پلەی گەرما لە بەغدای پایتەخت و 9 پارێزگای دیکە دەگاتە 50 پلەی سیلیزی. دەستەی کەشناسی عێراق داوای لە هاوڵاتیان کردو کە لە کاتژمێر 11 پێش نیوەڕۆ تا 4 دوای نیوەڕۆ نەچنە دەرەوە. هاوکات بەهۆی گەرما لە پارێزگاکانی دیالە دیوانێ بەسڕە و نەجەف کرابش. باڵێزخانەی ئیسرائیل لە ئیمارات کرایەوە دوای 9 مانگ لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان شێخ عەبدوڵڵا بن زاید ئال نیهان وەزیری دەرەوەی ئیمارات لە ئەبوزەبی پێشوازی لە یائیر لاپید وەزیری دەرەوەی ئیسرائیل دەکات. وەزیری دەرەوەی ئیسرائیل باڵێزخانەی وڵاتەکەی لە ئەبوزەبی کردەوە و بڕیاریشە کۆنسوڵخانەی ئیسرائیل لە دوبەی بکاتەوە. ئەم باڵێزخانەیە دەبێتە یەکەم باڵێزخانەی ئیسرائیل لە وڵاتی کەنداو یاخود وڵاتانی کەنداو دوای ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی ئیسرائیل لەگەڵ وڵاتانی عەرەبی. وەزیری دەرەوەی ئیسرائیل لە ماوەی 30 خولەکدا لەگەڵ 5 وەزیری ئیماراتی کۆبووەتەوە و دەڵێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ماڵی خۆمانەوە ئێمە ئێرە بەجێ ناهێڵن. بە هەواڵێکیش لە مایکرۆسۆفتەوە کۆمپانیای مایکرۆسۆفت ویندۆزی 11 ناساند. بە گوێرەی ڕاگەیەنراوێکی کۆمپانیای مایکرۆسۆفت ویندۆزی 11 توانایەکی زیاتری هەیە و لە ڕووی پاراستنی زانیاری کەسیەوە ناوازەیە و بەهێزترە. هەروەها بەکارهێنانی ئەم سیستەما نوێیە ئاسانکاری دۆزینەوەی بەڵگە و ئەپلیکیشنەکان بۆ بەکارهێنەر دەکات و لە سای ئەم ویندۆزە نوێیە دەتوانرێت خێراتر زانیاری و یاریەکان بەکاربهێنرێت. ئەو کەسانەی ویندۆزی دەیان هەیە دەتوانن بەبێ بەرامبەر ویندۆزی 11دا ببەزێن و واش بڕیارە لە کۆتای ئەم ساڵدا ئەم ویندۆزە نوێیە بخرێتە بازاڕەوە. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن کە هەواڵی سیاسی بوو نەسەرچینە ناو بابەتە کۆمەڵایەتەکان. لە
میوزیکەوە دەست پێکەم ئەم بەیانیە با بەیانیەک بێت پڕ لە جۆش و خرۆش و بەیانێکی تایبەت بێ ئەوش لە چۆ لە هەڵەبجە فێرگەیەکی میوزیک بە شێوازێکی ئەکادمی لە هەڵەبجە کراوەتەوە و بە شەو بە ڕۆژ فێرخوازان وانە دەخوێنن بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرماوە زیاتر لە شەو ئاوانەکانە خوێنن و دەچنە ئەو خولانەوە ئەم ئەکادیمیایی یەکەمین شوێنە لە پارێزگای هەڵەبجە کە بەو شێوازە پێشکەوتووە ئەم تابیان یاخود ئەم فێرخوازانە فێری ئامارە جیاوازەکانی میوزیکەکەات. لێرەڵەن چی؟ ڕێ چی؟ بە شێوەیەکی ئەکادیمی وانەی میوزیک بە فێرخوازەکان دەڵێتەوە. ئێرە فێرگەیەکی میوزیکە لە هەڵەبجە. شەوانە چەند گەنجێکی فێرخواز دێنە ئەم ئەکادیمیای میوزیکە بە ئومێدی فێربوونی ئامێرێکی میوزیک بە شێوەی ئەکادیمی. دیارە ئێمە شەوانە لە ئەکادیمیا وانە خوێنین چ بە شێوەی تیۆری پراکتیک شەوانە هەر شەوە بۆ وەجبەیەک فێرخواز لێرە خەریکی مۆسیقاین بە شێوازێکی گشتی ستانداردی جیهانی بە شێوەیەکی ئەکادیمی خەریکی مۆسیقاین لەگەڵ ئەم چەند فێرخوازە کە هەر شەو وەجبەیەک فێرخوازن هەوڵی ئەوەین کە هەڵەبجە دیسان لەو ماوەی ڕابردوو دەربێنینەوە بەهۆی و داماوی چەک بەسەر و قوڕبەسەریە بیخینە شێوازێکی مۆدێرن و بە شێوەیەکی نوێگەری ئیش لە مۆسیقایا بکەین و بەهۆی گەرماوە بەشێک لەوانەکانیان خستۆتە شەو. لە نێو حەوشەی ئەکادیمیاکە لە پاشوانەی تیۆری بە شێوەی پراکتیکی فێرخوازەکان دەست بە ژەنینی ئامێرە دڵخوازەکانیان دەکەن. کاتێ وانەی تیۆریە خوێنین ئەو کاتە دواتر دێنە حەوشەی ئەکادیمیاوە بۆ بە پراکتیکردنی ئەو وانە تیۆریە بۆ زیاتر هەزمکردنی ئەو وانەیە بۆ ئەوەی کۆمەڵێک کەس وانەزانن مۆسیقا بە شێوەیەکی گشتی قورساییەکی ئەوتۆی هەیە شتێکی زۆر نۆرماڵە و ئاساییە بۆ منیش هەیە فێربن و بۆ ئێوەش هەیە فێربن و بە شێوەیەکی گشتی بۆ شێوازەیە. فێرخوازەکان تا ڕادەیەکی باش توانیوانە سوود لە ئەکادیمیاکە وەربگرن و شارەزایی لە ئامێرە میوزیکەکان پەیدا بکەن. ئەم ئەکادیمیایە بەڕاستی یەکێکە لەو ئەکادیمیە باشانەی کە لە کوردستانە هەیە بۆ فێرکردنی ئامێرە مۆسیقەکان و بۆ هەموو ئاستەکانی فێرخواز کە دێ لێرە ئەوێت فێری هەر ئامێرێک لە ئامێرەکانی مۆسیقات بێت. من وەکو خۆم کە فێرخوازی ئامێری کەمانم توانیمە لێرە لە سەراتاوە دەست پێ بکەم و نزیکەی 6 مانجێکە کە لێرەوانەی تیۆری و پراکتیکی مۆسیقا ئەخێنم تایبەت بە ئامێری کەمان و توانیمە سوودێکی باش وەربگرم و وەردەوەردە هەنگاوەکان خێراترە بن لەسەر شێوازی فێرکردنی هەم من و هەم ئەو هاوڕێیانشم کە لێرین کە لە سەرەتاوە دەستمان پێکردو بە فێربوونی ئەم جۆرە ئامێرانە. ماوەی 6 مانگە ئێرە کراوەتەوە بۆ ئارەزومەندانی فێربوونی میوزیک. ئەم ئەکادیمیایە یەکەمین شوێنە لە پارێزگای هەڵەبجە کە بە شێوەی ئەکادیمی فێرخوازەکانی فێری ئامێرەکانی میوزیک بکات. تا ئێستا چەندین کەسی بە شێوەی پرۆفیشناڵ فێری ئامێرە جیاوازەکانی میوزیک کردووە. ئەڤیناتا کوردستان 24 هەڵەبجە. بەو پێی کە دەبینین پلەکانی گەرما بەرز دەبنەوە ئێمەی مرۆڤ کە چەندە بەهێزین هەندێک جار ئیتر چۆنەڵێت بەو ئەندازەیان تەحمولی ئەومان نامێنێت ئیتر سەبری ئەومان نامێنێت لە گەرمایە بەس خۆخۆمانە شوێنێکی فێنک پێکەین ئاوێکی سارد بخۆینەوە یاخود خۆمان بە هەر شێوە بێ فێنک بکەینەوە چ جای ئەوەی کە ئاژەڵێکی چۆن بە کوردەواری خۆمان ئەڵێن بەستە زمان کە لە گەرمایەکی ئاوا دەبینین وشکە ساڵیشە لە هەندێک شوێن ئاو نییە و بەهۆی ئەوە خواردنیشیان دەست ناکەوێت دیارە کەسانی خێرخواز خۆبەخش پسپۆڕ لێزان لەو بوارە هەستاون بە ئەنجامدانی ئاوبردن بۆ باڵندەکان و بۆ ئاژەڵەکان ئەمەش لەلایەن ڕێکخراوێکی داکۆکیکردن لە مافەکانی ئاژەڵانە وەک بتیشم چونکە ئەم ساڵ بەهۆی وشکە ساڵیەوە ئەوانیش وەک پێویست ناتوانن ئەو بۆ خواردنەوە بەدەستبێنن جا میوانەکەی من بەختیار خالێت سەرۆکی ڕێکخراوی داکۆکیکردن لە مافی ئاژەڵانەکە لە ستۆدیۆ لەگەڵمان بەخێرهاتی کاک بەختیار زۆر سپاس سەرسەر و سەرچاوان کاک بەختیار بە پێش هەموو شتێک بزانم ئەم گەرمایە وای کرد کە بیرت لەو
لەم پرۆژەیە کردەوە یاخود پرۆژێکی ساڵانەیە. بەڵێ پێشەچی دەستخۆشین بۆ تەواوی ئاژەڵ دۆست و ژینگە پارێزان کە لە ماوەی ڕۆژانی ڕابردوو لەگەڵ بڵاوکردنەوەی هەڵمەتی دابینکردنی سەرچاوی ئاو لە هەرێمی کوردستان خۆشبەختانە لە تەواوی پارێزگا و قەزا و ناحیەکان ئەو هەڵمەتە دەنگۆیەکی وای بڵاو بۆتەوە کە لە تەواوی ئەو ناوچانە هاوڵاتیان هەوڵ دەدەن بە شێوەیەکی زۆر باش کە ئەو چالاکی ئەنجام بدەن جێگەی دەستخۆشیە. دواتر بەڵێ وەکو جەنابەت ئاماژەت پێ کرد وەرزی هاوینە و پلەی گەرما بەرز بۆتەوە هەر ئەوەش وای کردووە کە بەداخەوە ئیمساڵیش وشکە ساڵیە تاوەکو نەچێ و دەشت و دەرە نازانێت ڕێژەی ئاو چەند کەمی کردووە یاخود چەند کانیا وشتی کردووە. ئاژەڵ و باڵندەکانیش بە تایبەتی چێوی زۆر زۆر ماندوون بەوەی کە تینون ینی تەسەور کە لە هەندێک شوێن سەرچاوی ئاوەکە دابینمان نەکردووە چاوەڕێ ئەوە دەکەن کە ئاوەکە لە تانچەکە بکەین یاخود لەو حەوزانەی کە دروست دەکرێتەکەین بۆەوەی بخواتەوە. کەواتە ئیمساڵ بەداخەوە ئاژەڵ و باڵندە زۆر زۆر تینون و پێویستە ئێمە هەمیشە هاوکار و هەماهەنگ بین بۆەوەی تاوەکو پێمان بکرێت لەو شوێنانەی کە پێویستە بڕی ئاو یاخود سەرچاوی خواردنیان بۆ دابین بکەین. ئیمام ساڵ وەکو ساڵانی ڕابردوو بەڵێ ئێمە لە وەرزی زستانیش کە پلەی گەرمیدا دەبەزیتن و لە زۆرێک لەو ناوچە شاخاویانە کە بڕێکی زۆر لە بەفر دەکەوێتن ئاژەڵ و باڵندە ناتوانێت سەرچاوی خواردن وەدەست بخات و یاخود بیخواتن هەوڵ دەدەین بەدەستخۆشیەوە لەو گروپە شاخەوانیەکان کە ئێستا ژمارەیان زۆر بووە لەلایەک سوود بە ژینگە دەگەینن و لەلایەکی تریش هاوکار و هەماهەنگی ڕێکخراوە ژینگەیەکانن بەوەی کە چ لە پاکردنەوەی ئەو ناوچانە و چ لە دابینکردنی خواردن و دانەوێڵە و ئاژەڵ و باڵندەی چێوی دابینی دەکەین هەوڵمان داوە بەیەکەوە بتوانین لەسەر لووتکەی ئەو شاخانە یاخود ئەو چیانەی کە وەکو وەرشی شاخەوانی و ژینگە پارێزی چالاکی ئەنجام بدەین هاوکار بین لەوەی بتوانین لەو شوێنانە خواردن یاخود دانەوێڵە دابین بکەین. زۆر باشە جێی دڵخۆشیە کە دەبیستین گروپە شاخەوانیەکانیش بە جۆرێک لە جۆرەکان یارمەتی دەری ڕێکخراوەکانی داکۆکردنی مافەکانی ئاژەڵن. جا کاک بەختیار هەر کارێ سەختی خۆی هەیە هەموو کارێک پێویستی بە توانایەک هەیە کە هەندێک جار مرۆڤ بە یەکجار ناتوانێت ئەو توانایینا بەدەستی بهێنێت وە نا ئەو ئامانجەی کە هەیەی بیپێکێت. بابزانام ئەم کارەی ئێوە چەندێک ئەستەمە گرفتەکان چین کە دێتە پێشتان ئەگەرتانەوێت ئاو بۆ ئاژەڵان دابین بکەن یاخود خواردنیان بۆ دابین بکەن. بەڵێ بۆ خۆی ئێمە کە بڕیارمان داوە کارێک بکەین لە پێناو مرۆڤایەتیە من هەموو جارێک باسم کردو ئێمە مرۆڤین پێویستە مرۆڤایەتی بنوێنین ئەو زەوی لەسەری دەژین تەنیا مولکی مرۆڤەکان نییە پێویستە ئاژەڵ و زیندەبوونەوەرەکانش لەسەری بژین. جا کۆمەڵێک لە زۆربەی سێکتەرەکان لە زۆربەی چالاکیەکان کە ئەنجام دەدرێت بەڵێ ناڕێکی دەبێتن و دواتر هەندێک کۆسپ و تەگەرە دێتە بەردەمان بەڵام خۆشبەختانە چونکە هەوڵەکانمان لەوەی زۆرترە کە ئێمە بتوانین بوەستین یاخود واز بێنین ئمە بەردەوامیش دەبین تا ئەو کاتێک بتوانین خزمەتێک پێشکەش بکەین بەڵێ کێشە دەبێتن بەڵام خۆشبەختانە بە هەوڵ و ماندووبوونی ئاژەڵ دۆست و ژینگە پارێزان تێمان پەڕاندیە بەدەستخۆشیەوە لە لایەنی پەیوەندیاریش کە حکوومەتە ئیمساڵ هەوڵماندایە تەنسیقی بکەین بەوەی کە لەگەڵ پارێزگارەکان یاخود قایمقامیەتی قەزاکان یاخود بەڕێوەبەری ناحیەکان بۆ ئەوەی یاخود بەدەستخۆشیەوە و بەڕێزان لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگە بۆی بتوانین لەو شوێنانەی کە بڕی سەرچاوی ئاو کە دابین دەکەین بەدەستخۆشەوە و خێرخواز و ئاژەڵ دۆستان کە هاوکار و هەماهەنگن چاودێری بکەن بۆەوەی کەس نەتوانێت ئەو ئێتانچیا بباتن یاخود دەستکاری بکاتن یاخود تێکی نەداتن. بەختیار با من ئەوە بڵێ مەساوە تا ئەبینم لە ناو وێنەکان کە بە تانکەکان بە تانکەر ئاو ئەبەنەوشن و مەترسیەوەی نییە کە لەلایەن ڕاوچی و ئەوانەی کە ڕاوی ئاژەڵانەکەن مادەی بێهۆشکەری تێ بکرێت بۆ ئاژەڵەکان تر بیخۆنەوە هەر لەوێ ئەوان دواتر بتوانن بازرگانی پێوە بکەن. بەڵێ بەداخەوە لە ماوەی ڕابردوو لە کۆمەڵێک لەو شوێنانەی کە خاڵی چاودێریکردن یاخود پشکنینی پۆلیسی پاراستنی دارستان و ژینگە یاخود فەرماندەی پێشمەرگەی ژینگە کە تەواجودی نەبوو یاخود لەو خاڵانە تەواجودیان نەبوو بەڵێ کۆمەڵێک لە کەسانی
بێویژدان بەداخەوە لە دوای ئەو چالاکیانێک کە کۆمەڵێک ئاژەڵ دۆست و ژینگە پارێز هەوڵیاندا لە نێو شارەکان کە بڕی سەرچاوی ئاو ببەنە ئەو شوێنە دای بنێن کە کەم ئاوی بووە بەڵێ بەداخەوە لەوانە یەکێک لە مادە بێهۆشکەرەکانی تێبکرێتن دواتر ئاژەڵ و باڵندەی چێوی بەداخەوە بە زیندوێتی بیگرن و دواتر لە بازارەکان کڕین و فرۆشتن یاخود مامەڵی پێوە بکرێت. جای ئەم ساڵ وامان کردووە بەڕاستی ئەو حاڵەتانە ڕوونەداتن بەوەی کە هەماهەنگیمان لەگەڵ بەڕێزان لە بەدەستخۆشیەوە پۆلیسی پاراستنی دارستان و ژینگە یاخود فەرماندەیی پێشمەرگەی ژینگە کردووە بۆ ئەوەی لە نزیکی ئەوانەی کە خاڵیان لێ هەیە ئەو ناوچانەی کە خاڵیان لێ هەیە بۆ چاودێریکردن و بەدواداچوون لەو شوێنە چالاکی ئەنجام دەدەین. جا هەم پرۆژەکە سەرکەوتوتر دەبێت هەمیش ئاژەڵ و باڵندە سوودی زیاتر دەبینین کە بەردەوام بن دواتر لە دابینکردنی بڕی ئاوەکەش لایەنی پەیوەندیدار لە سەرۆکایەتی شارەوانیەکان کە هاوکار و هەماهەنگن بەدەستخۆشیەوە بۆ ئەوەی 10 ڕۆژ جارێک یاخود هەفتەی جارێک ئاوی تێ بکرێتەوە ئەو پرۆژەیە بەردەوام بێتن تاوەکو ئەو کاتێک کە کانیاوەکان دەبوژێتەوە یاخود سەرچاوی ئاو یاخود بڕی ئەو ئاوە زیاتر دەبێتن کە ئێمە پێویستمان بەوەی نەبێتن وەکو ڕێکخرا و بۆەوەی چالاکی تر ئەنجام بدەین بێجگەلەوەی لە دابینکردنی سەرچاوی ئاو. زۆر چاکەواتە گەر بەم شێوە بێت کێشەکە ئاسانە چارەسەرکردنی یاخود دەکرێت بە چاودێریکردن لەلایەن پۆلیسی دارستانەکانەوە یاخود ئەو هێزانەی کە لە هەر ناوچەیەک هەن ئەو ئەوانی شتوانن چاودێری ئەو بابەتە بکەن وەک باسی شت کرد کەسانی بێویژدان هەن لەلایەکەوە دەبینین ئەوانەی کە شاخوانی گروپی شاخوانی ژینگە دەپارێزن لە لایەکی دیکەوە ئیتر ئەو لە هەموو شوێنە ئەو تەرازوە هەیە چۆنەڵێ ئەو میزانە هەیە. کاک بەختیار ئەم کارێک کە ئێوە ئەیکەن پسپۆڕایەتی تێدا ضرورە پێویستە یاخود ئاساییە با پسپۆڕایەتیشی نەبێ بەڵام کەسێکە حەزەکە خێرخوازە و لەگەڵتان بەشدار بێت چون خودی ئێوە پسپۆڕی ڤێتەرنەری بەڵێ بۆ خۆی پسپۆڕی بەوەی زۆر باش دەبێتن ئەگەر ڕێکخراوێکی ژینگەی تاسیس بکە یاخودا بمەزنێن ئەگەر پسپۆڕی ژینگەی بی زۆر باشترە لەوەی کە پسپۆڕیەکەت لەوانەیە ژینگە نەبێت بەڵام بە کۆی گشتی چالاکوان پێویستە باگراوندێکی معریفی وای هەبێتن سەبارەت بەو سێکتەرێک کە هەڵی دەبژێرێت یاخود تاسیس دەکرێت دەستەی کارجێڕی وا باشترە پسپۆڕیەکەیان دیاریکراو بێتن لەو ڕێکخراوەی کە دای دەمەزرێنیتن چونکە هەندێک کار فەرق دەکاتن لەوەی ئێمە زیاتر لە پێناسی ڕێکخراوەکەمان بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەییە کەواتە ئێمە دەتوانین لەو حاڵەتانە سوود بگەینین بەڵام بەدەستخۆشیە بۆ پێی کە زۆربەی ئەندامان یاخود دەستەی کارجێڕی پسپۆڕی ڤێتێنەری یاخود ژینگەن هەوڵمانداوە کۆمەڵێک چالاکی بکەین بە شێوەیەکی زانستی و ئەکادیمی بێتن چونکە ئەگەر کەسانێک پسپۆڕ نەبن ناتوانێت توێژینەوەی زانستی ئەنجام بدەن ئەگەر کەسانێک پسپۆڕ نەبن ناتوانێت نەشتەرگەری بۆ ئاژەڵ و باڵندەی چێوی ئەنجام بدەن کەواتە زۆر ئاسانترە کەسێک پسپۆڕ بێتن بتوانێت لە سێکتەرێکی دیاریکرا و کارێک بکات یاخود چالاکیەک بکاتن دەرەنجامەکەی باشتر بێت لەوەی کە پسپۆڕیەکە دیاریکراو نەبێت بەڵام ڕێکخراوی ترمان هەیە لەوانەیە پێویست ناکات بەو شێوەیە ئەگەر پسپۆڕیش بێتن چالاکیەکە ئەنجام دەدەیت سەرکەوتوش دەبیتن بەڵام بۆ خۆ دەزانی ئێستا ئێمە کۆمەڵێک کێشەمان هەیە ژمارەی ئاژەڵ و باڵندەی چێوی هەیە و لە زۆربوونیشە بۆ پێ کە ڕاوکردن سنووردار کرا یاخود سنووردار دەکرێتن و دواتریش ئەو پرێسە یاخود ئەو پاڵەپۆستۆی کە ڕێکخراوە ژینگەیەکان دەیکەین بۆی کە دیاردێ ڕاوکردن کەم بێتەوە یاخود هەر نەمێنێت وای کردووە کە ڕۆژانە دیاردەی نەخۆشکەوتن یاخود لە دەستدانی پەل لەلایەن ئاژەڵ و باڵندەوە کە دەبیندرێتن ئەگەر تەواوی ڕێکخراوە ژینگەیەکان یاخود ئەوانەی ئاژەڵ دۆست و ئاژەڵ پارێزن ئەگەر پسپۆڕی ڤێتێنەری بن زۆر ئاسانتر دەبێتن بۆی چارەسەری پێویستیان بۆ بکرێت. زۆر جار ڕێکخراوەکان خوا بە تاقی تەنیا هەڵەسن بە ئەنجامدانی کارێک و ئەتوانای ئەوەشیان هەیە بەڵام هەندێک جاریش هەیە حەزەکەن خەڵک لەگەڵیان بەشدار بێ ئێوە بە هیچ هاشتاگێک داواتان کردووە کە بۆ پاراستنی مافی ئاژەڵان هاشتاگێک پێن بۆ پێدانی ئاو کەسە یارمەتیتان بێ بۆ خواردنی لە سوشیال میدیا بڵاوی بکەنەوە؟ بەڵێ بۆ خۆم کاتی کەرەنتین لە ماوەی ڕۆژانی کەرەنتین بەداخەوە بەهۆی بڵاوبوونەوەی پەتای نەگریستی کۆڕۆنا شەو ڕۆژمان خست بۆ سەریەک بۆ ئەوەی بڕی خواردن یاخود دانەوێڵە بۆ ئاژەڵ و باڵندە دابین بکەین چونکە بەداخەوە زۆرێک لەو گۆشت فرۆش یاخود ئەو مریشک فرۆشانە داخرابوون سەرچاوی خواردن دەست نەدەکەوت چونکە بۆیە لە سەبارەت بە پاراستنی
تەندروستی هاوڵاتیانیش ئێستا ئەو پاشماوانە بێجگەلەوەی کە بەداخەوە نادرێت بە ئاژەڵ و باڵندە شوێنی هەڵگرتنەکانیش داخراوە کەواتە بە هیچ جۆرێک ئاژەڵ و باڵند ناتوانێت سەرچاوی خواردن وەدەست بخاتن. ئێمە هەوڵماندا لە برسێتی ڕزگاریان بکەین لە نێو بازارەکان یاخود لە دەرەوەی شار لە قەزا و ناحیەکان هەوڵماندا بڕی خواردن لە بۆ ئاژەڵی بێلانە بەتایبەت سەگ و پشی لە دابین بکەین چ خواردنی وشک بێتن یاخود درایفود بێتن یاخود خواردنی تر ئەوەندەی کە بەردەستمان کەوت بێتن. دواتر بڕی دانەوێڵە لە بۆ باڵندەی چێویمان دابین کردیە لە گەنم و خواردنی تر کە پێویستیان بوو بێتن و چالاکیەکانیشمان بەردەوام بوون تاوەکو ئێستا. بەڵێ ئێمە هەمیشە کە بڵاومان کردوەوە پێویستمان بە هاوکاری و هەماهەنگی هەموو لایەکە لە تەواوی هەرێمی کوردستان نەوەکو تەنیا سنووری پارێزگای هەولێر بێتن. خۆشبەختانە سەبارەت بە ئازار نەدان و کوشتنی ئاژەڵی بێلانە بە تایبەتی سەگ داوامان لە هەموو هاوڵاتیان و هەموو تاکەی کردووە. زۆر باشە. کاک بەختیار باز زیاتر لە ناو پرۆژەکەی خۆتا چۆنەڵەها لە چواردەوری پرۆژەکە ناو پرۆژەکەی خۆتا بسوڕێنەوە. پرۆژەکەت تەنها لە هەولێرە یاخود خەڵکانێکن لە شار و شاشکەکانی دیکە لەگەڵ تا لە پرۆژەکە بەشدار بن لە هەموو کوردستان بەشدار بن یاخود هەر لە هەولێر و چواردەور و بەرەتی؟ بەڵێ بۆ خۆی کە دەستمان پێکرد لە هەولێر بوو بەڵام بەدەستخۆشیەوە سۆشال میدیا ئێستا بۆ خۆ دەزانی دواتر دەستگا ڕاگەیەندنەکان کە کوردستان 24 لەو کەناڵانەیە کە ئێستا دەنگمان دەگوازێتەوە بۆ تەواوی هاوڵاتیان لە هەر شوێنێک بن ئەوە ژوا دەکاتن کە هاوڵاتیان هەر یەک لە شوێنی خۆمان بتوانین هاوکارێکی زۆر باش بین لە دابینکردنی سەرچاوی ئاو یاخود خواردن بێتن. خۆشبەختانە لە پارێزگای سلێمانی لە دووهۆک لە زۆربەی قەزا و ناحیەکان لە کاتی دابینکردنی سەرچاوی خواردن پرسمان پێ دەکرێت یاخود وێنەکان و ڤیددیوەکانمان بۆ دەنێرین بۆ ئەوەی مەش دیکۆمنتی بکەین بۆ ئەوەی ئەو هەڵمەتە فراوانتر بێتن و سوودێک بە پاراستنی مافی ئاژەڵان بگەین. کام ئاژەڵانن کە زۆر مەترسی ئەویان لە سەرەکە ئاویان بۆ دەستەبەر نەکرێت نەتوانن خوان پێیان بکەن ئەبێ ئێوە بۆیان دابینکە یان خود خواردن؟ بەڵێ بۆ خۆی تەواوی ئاژەڵ و باڵندە چێویەکان مەترسی ئەویان هەیە. بەڵێ دەتوانانی برێت تەواوی ئاژەڵ و باڵندە چێویەکان چونکە بەڕاستی زۆرێک لە کانیاوەکان وشک بوون و پلەی گەرمی زۆر زۆر بەرز بوویتەوە لەوانەیە کۆمەڵێک لە ئاژەڵ و باڵندە تا دەگاتە سەرچاوی ئاو گیان لە دەست بداتن یاخود تووشی فەوتان بن. ژمارەی باڵندەش کە دەبینی چێوینە زۆریان بەهۆی دەست نەکەوتنی بڕی دانەوێڵە یاخود سەرچاوی ئاو لەوانەیە فەوتا بن کە ئێمە دیکۆمنتمان کردووە وێنەکانمان لایە. لە وەرزی زستانە باسی وەرزی زستانی شت کرد لە وەرزی زستانیش بە هەمان شێوە دەکرێت بڵێن چکە هەولێر باڵندەکێوەکان لە ناو جەرگەی شارە بێگومان نییە یان کەمە ئەگەریشە بە هەر بەسەر ئاسمانی هەولێرە ئەوواکەن و ئەڕۆن لە دەرەوەی هەولێرن زیاتر ئەو پرۆژەیە لە زستانانە بە چ شێوەیەکە؟ بەڵێ بە هەمان شێوەیە لە سنووری پارێزگای ناچە دوورە دەستان بەڵێ لە سنووری پارێزگای هەولێر دەست پێ دەکەین هەر بۆیش بەڕێزان لە گروپە شاخەوانیەکانمان هەڵبژاردووە چونکە بۆیان ئاسانتر دەتوانێت سەر بکەون و بەسەر لووتکەی شاخەکان یاخود باشتر بتوانن بگەنە ئەو شوێنانەی کە سەرچاوی خواردن ناتوانێت تاکێک کە وەرزشوان نەبێتن یاخود جارێک نەچوو بێتە ئەو شوێنە خواردن دابین بکاتن. کارەکە پێکەوەی و هەماهەنگیە وەرزی زستان بێ یاخود هاوی بێ یاخود هەر وەرزێکی تر پێویستیان بە چارەسەربوون بێتن یاخود ئاو دانەوێڵە بێتن ئێمە هەوڵ دەدەین لە هەڵمەتی جیاجیادا ئەو کارە دووبارە و سێبارە بکەینەوە. ئەم هەڵمەتانە بۆ نمونە لە ساڵێک جارێکە ئەنجامەدرێت یاخود وانە بڵێن بۆ نمونە مانگی جارێکە دوو مانگ جارێکە؟ بەڵێ بۆ خۆی هەڵمەت کە ئەنجام دەدرێتن لە تەواوی سێکتەرەکان بەپێی پێویستیە کە ئێستا وشکە ساڵیە و پلەی گەرمی بەرز بۆتەوە ناکرێت لە وەرزی زستان کە بەفر تەواوی لووتکەکانی داپۆشی وەکانیاوەکان ئاو ئێمە بچین ئاو دابین بکەین جا پێویستە پرۆژەی ترمان هەیە ئێمە جێبەجێ بکەین چ لە بڵاوکردنەوەی بڕوشور بیتن سەبارەت بە پاراستنی مافی ئاژەڵان بیتن یاخود پێشکەشکردنی سیمینار لە کۆلیژ و پەیمانگا و قوتابخانەکان بیتن کۆمەڵێک چالاکی تر لە فیستیڤال بیتن یاخود پێم وابێ فستیڤاڵی جوانترین مریشکی کوردیش هەر کاری ئێوە بوو؟ بەڵێ بەدەستخۆشیەوە ڕێکخراوی داکۆچی مافەکانی ئاژەڵان کە تاکە ڕێکخراوە هەڵسا بە ئەنجامدانی توێژینەوەی زانستی و ئەکادمی بەدەستخۆشیەوە لۆ بەڕێزان لە مامۆستایان لە
کۆلیژی زانستاندا زیارە کوشت و کاڵیەکانی زانکۆ ئیسلاحەدین کە تۆمار کرا لە جیمبانکەکانی جیهانی کە ئەو جۆرە مریشکی جوانی کوردیە دوو پێشەنگامان بۆ کردەوە کە بیناسیێنین وەکو مریشکی جوانی کوردی دیمەنێکی جوان و سەرنجڕاکێشی هەیە ساڵانێک کە بەدەست خۆشیەوە کۆمەڵێک بە خێوکاری پەلەوەر لە ساڵی 75 تاوەکو ئێستا بەردەوامە لە بەخێوکردنی ئێمەش هەوڵماندا لە فەوتان بیپارێزین بەوەی کە بیناسیێنین وەکو مریشکی جوانی کوردی بەڵێ پێشەنگاشمان بۆ کردەوە لە فیستیڤالێکیش بەشداریمان پێکرد بە خۆشبەختانە دواتر هەوڵماندا کە ئەو سەروەتە نیشتیمانی و نەتەوەییە بیپارێزین وەکو تەواوی ئاژەڵ و باڵندەکانی تر تۆماری بکەین. بەڵێ لە مانگی 7 و 8 ئەتوانم بڵێم کاری ڕێکخراوەکەتان قورسرە بێ بەهۆی کە پلەی گەرما زۆر بەرزە بێت یان لە زۆر ساردەکانە ئێوە کارەکەتان قورستر و زەحمەترە؟ نا دەکرێت بڵێن لە تەواوی وەرزەکان ئێمە هیلاکی چونکە کە لە زستان تازە باسمان کرد هەر پێویستیان بە ئێمە دەبێتن لە هاوین هەر پێویستیان بە ئێمە دەبێت بەڵام بە کۆی گشتی مرۆڤەکان پێویستە هاوکار و هەماهەنگ بن بەڕاستی ناکرێت تەنیا لە وەرزێک بێتن چ سەرما بێ یاخود لە هاوین بێت پێویستە ئێمە چونکە بەردەوام پێویستیان بەوە یەکێمە خواردن دابین بکەین ئەگەر ئاویش نەبێتن لەوانەیە زۆرێک لە شوێنان بڕی ئاو هەبێتن بەڵام دانەوێڵەکە نەبێتن جا پێویستە هەمومان هەریەک لە شوێنەکانی خۆمان هاوکار بین دواتر نەوەکان پێویستە فێر بکرێن یاخۆت ئامۆژگاریوە بکرێن کە ئاژەڵان بپارێزن یاخۆت لە ماڵەکانی خۆیان یاخود لە سەربانەکان هەوڵ بدەن بڕێک لە ئاو یاخود دانەوێڵە دابنێن لە بۆ باڵندەی چێوی بێگومان ئەوە زۆر جار داپیرەکان و کارە ئەکەن بەڵامەوانی دیکە لە ماڵەوە بێزارەوە ماڵ پیسە بێت بڵێن ئەوەی کە ماوەتەوە لە برنج و لەو شت مەیخەنە بە لە کۆن و مەیخەرە ناو حەوشەوە بەڵام ببینن ئەگەر ئێوە توان لە ماڵەوە ئەو کارە ئاسانە ئەنجام بدەن بە چ ئەستەمێک و بە چ زەحمەتێک ڕێکخراوەکەی کاک بەختیار یاخود با بڵێن کاک بەختیار و تیمەکەی ئەو کارە ئەنجامەدەن من یەک پرسیارم هەوەکو کۆتا پرسیار بە چیە ئەزانن کە ئەم ناوچەیە سەباست کرد ئاوی پێویستیان ناوچەیەکی تر ئاوی هەیە دانەوێڵەی نییە یاخود دانەوێڵە هەیە ئاو نییە ئەبێ بێگومان تیمێکە بێت کە چاودێری ئەو شتاکات؟ بەڵێ ئێمە دەچینە شوێنەکان یاخود پەیوەندی بە ئەنجومەنی گوندەکانەوە دەکەین یاخود مامۆستایانی ئاینی بە دەستخۆشیەوە هەم ڕۆلێکی زۆر باشیان هەیە لە وتاری هەینی کە ئاماژە بە ژینگە پارێزی یاخود ئاژەڵ پارێزی دەدەن هیوادارم بەردەوام بن و داواشم لە بۆردی وتاری هەینی هەیە کە تا بکرێتن ئاژەڵ پارێزی و ژینگە دۆستی بەڕاستی کە زیاتر ئاماژەی پێ بکرێتن و دواتریش پەیوەندی بەوانە دەکەین ئێمە مامۆستایانی ئاینی ئەنجومەن و دواتر قەزا و ناحیەکان کە پرسیان پێ دەکەین و تاوەکو نەچینە شوێنەکە بۆ خۆمان چالاکیەکە ئەنجام نادەین ئەو شوێنانێک کە پێویست بێتن تانکی ئاوەکە لێدادرێن یاخود چالاکیەکە ئەنجام دەدەین. زۆر سپاس دەکەم کاک بەختیار خالد سەرۆکی ڕێکخراوی داکۆکیکردن لە مافەکانی ئاژەڵان بۆ هیوای کە ئەمڕۆژکە پلەکانی گەرما لە 50 پلەیە ئیتر گەرمتریشە بێت بۆ هیوای کە چالەکەکانتان جێ خۆی بگرێتەوە دەستانیش خۆش بێت. دەستی جەنابیشتان خۆش بێت. زۆر سپاس. پێکەوە دەچین ڕۆژی کەشوهەوای شارەکانی کوردستان ببینین.
شوێنە ئاینیەکان شوێنە مێژوویەکان ئەو شوێنانەی کە لە دێر زەمانەوە ماون بێگومان دەتوانین بڵێن کە ناسنامەن بۆ هەر ناوچەیە کە تێیدان. بۆیە بڕیارە کڵێسای دایکی مەریەم لە پارێزگای دیاربەکری باکووری کوردستان ڕۆژان بکرێتەوە بکرێتە ناوچەیەکی گەشتیاری چونکە ئەم شوێنانە تایبەتمەندی خۆیانیان هەیە. کڵێساکە لە 30 ڕۆژ پێک هاتووە و مەلەوانگە و گەرمە لە 30 ژوور پێک هاتووە کە پێک هاتووە لە مەلەوانگە فڕێنیتیایە گەرماویتیایە ئەو کڵێسایە شوێنی پێکەوە ژیانی هەموو ئاینزاکان بووە. ئێستا هەڵ دەدرێت بکرێتە ناوەندێکی گەشتیاری ناوخۆ و بیانی. سەرۆکایەتی شارەوانی جۆنگوس لە دیاربەکر بە هاوکاری و هەمەهەنگی زانکۆی دیزلە دەوێت کڵێسای دایکی مریەم لە شارۆچکەی چۆنکوش نۆژان بکاتەوە بۆ ئەوەی لە ناوەندێکی ئاینیەوە بکرێتە ناوەندێکی گەشتیاری. هەرچەندە مەترسی داڕمان لەسەر زۆرنەی بەشەکانی کڵێساکەدا هەیە بەڵام تا ئێستا شوێنی پەرستشی ماوە و بەردەوام خەڵک سەردانی دەکات. هەوڵەکانمان چڕ کردوتەوە بۆ نۆژانکردنەوەی ئەم کڵێسا مێژوویە. ئێستا تەنیا بەشی پەرستشی ئاینی ماوەتەوە و بۆ مەبەستەش چیمان لەدەست بێت درێغی ناکەین. نۆژانکردنەوەی کڵێساکە دەبێتە مایەوەی ببێتە شوێنێکی گەشتیاری گرنگ لە شارۆچکەکە و ئەوەش سوود بە ئابووری خەڵکی ناوچەکە دەگەێنێت. پسپۆڕان و شارەزانی بواری مێژوو لە زانکۆی دیچە لە باکووری کوردستان نۆژانکردنەوەی کڵێساکە بە گرنگ دەزانن بۆ ئەوەی جارێکی دیکە ڕاحەتی پێکەوە ژیان لەو ناوچەیە قوڵتر بکرێتەوە چونکە کڵێسای داژی مریەم بە درێژایی مێژوو شوێنی مانەوە و پێکەوە ژیانی پەیڕەوانی ئاینە جیاوازیەکان بووە. پێشتیش لە سەردەمی سوڵتان عەبدولمەجیددا جارێکی دیکە نۆژان کراوەتەوە. بە درێژایی مێژوو مسلمان و غیرە مسلمان لە شارۆچکەی جنگوش پێکەوە ژیاون و بە پێی تۆمارە مێژوویەکان کڵێسای مەریەم لە ساڵی 1840 لە سەردەمی سوڵتان عەبدولمەجید نۆژان کراوەتەوە. ئێستاش دووبارە نۆژانکردنەوەی گرنگی تایبەتی لە ڕووی مێژووی و شارستانی تۆ دەبێت. کڵێسای مریەم لە شارۆچکەی چۆنگوش لە پارێزگای دیاربەکری باکووری کوردستان لە نیوەی دووەمی سەدەی یەکەمی پێشزاین بنیادنراو لە 30 ژوور پێکهاتووە. لە بەشی ناوەوەیدا فڕن مەلەوانگە و گەرماو هەیە. لە ڕابردوودا وەک بنکەی سەرەکی ئاینزاکان و ئەرمەنەکان بەکارهێنراوە. ئێستا بەرپرسای ناوچەکە دەیانەوێت کڵێساکە بکەنە ناوەندێکی کۆکردنەوەی گەشتیاران. بەشێک لە هاوڵاتیانی ئەنتالیا ئایدین و بۆرسا و ئیزمیر و وان کاتێک سەردانی کەسوکارەکانیان لە گوندی نێرکای ناوەندی ئاگری لە باکووری کوردستان دەکەن دەرفەتی بینینی سروشت و گوڵ و گوڵزاری ناوچەکە دەقۆزنەوە. بەشێکیش لە سەردانەکەیان تەرخانەکەن بۆ ناو سروشت و لەوێ کاتەکانیان بەسەر دەبەن و چەند وێنەی یادگاری و جوان تۆمارەکەن. ئێمەش لێرەوە لەم پرۆگرامەوە ئەو دیمەنە جوانانتان بۆ دەگوازینەوە. لە ناو قوڵایی سروشدا و لە ناو ڕووبەری فراوانی گوڵ و گوڵزاری ڕەنگا و ڕەنگدا چرکە بە چرکە وێنە دەگرێت و دیمەنی ناوازە تۆمار دەکات. سێکدەمدۆگان بۆ بینینی خزمەکانی لە باکووری کوردستان سەردانی دەشتایەکانی گوندی نێرکای ناوەندی ئاگری کرد کە بە گوڵی ڕەنگا و ڕەنگ داپۆشراوە. چێژیان لە سروشت وەرگرت وەک خۆی دەڵێت بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ناتوانن ئەو چالاکیانەی دەیانەوێت لە ناوشار ئەنجامی بدەن. لەگەڵ کەسوکارەکانمان لە ئەنتالیاوە هاتوینەتە ئێرە. هەمومان لەم باخچێدا کات بەسەر دەبین لە ژینگەیەکی پڕ لە جوانی ئەم شوێنەدا کە وەک ستۆدیۆ فۆتۆیە وێنە دەگرین و چێژیش وەردەگرین. بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگاکانی تورکیا قەدەغەی هاتوچۆی توندی لێکەوتەوە و دانیشتوانی ئەو ناوچانە لە تەواوی گەشتەکان دوورکەوتنەوە. بەڵام لە پاش ئاساییکردنەوەی دۆخەکە و دەستپێکردنی خۆناغەکانی هەڵگرتنی قەدەغەی هاتوچۆ هاوڵاتیان گەشت و سەردانەکانیان بۆ ناوچە گەشتیاریەکان دەست پێ دەکەنەوە تا بتوانن دوور بکەونەوە لە جەنجاڵی ناوەندی شارەکان و کەمێک ئارام ببنەوە. زۆر شوێن نییە کە بتوانین کاتەکانمان تێدا بەسەر ببین. زۆربەی شوێنەکان سروشتی نین. بەهۆی ڤایرۆسی کۆرۆناشەوە گەشتەکانمان ڕاگیراوە نەمانتوانی ئەو چالاکیانی کە دەمانەوێت بە ئاسوودەی ئەنجامیان بدەین. ئێمە بە هاتنمان بۆ ئەم شوێنانە هەم ئارامین هەمیش چێژ لە بینینەکەی وەردەگرین.
هاوڵاتیانی ناوچەکانی ئەنتالیا، ئایدن، بۆرسا، ئیزمیر و وان بۆ سەردانی کەسوکارەکانیان و چێژبینین لە دیمەنی سروشت و ڕەنگاوڕەنگی گوڵ و گوڵزاری ناوچەکە کاتە خۆشەکانیان بەسەر برد و وێنە و یادگاریان تۆمار کرد. بۆ دوورکەوتنەوە لە ژیانی جەنجاڵی ناوەندی شارەکان لە ناو ژینگەی پاک کاتەکانی پشویان بەڕێکرد. ئەو تاولۆ جوانە نەخشێنراوەی سروشت بەڕاستی هەر جێگەی ئەوەیەکە وێنەی تیادا بگریت و تۆماری بکەی وەکو یادگاریە کەڵی بگری. جا ئەو گوڵە جوانانەی کە بینیتان گوڵە مۆرەکان لافەندەر کە زۆر گوڵێکی تایبەتە لە بواری جوانکاری بەکارهێت. جا و گوڵە تایبەتمەندێکی هەر لە باکووری کوردستان زانکۆیەکی شەستاوە بە ڕواندنی چۆن پانتایەکی زۆر لە زەوی بەو گوڵە چونکە زەیتێکیشی هەیە زەیتەکە لە جوانکاریدا بەکارهێن بە تایبەت بۆنی لافەندەر بۆنێکی تر زۆربەی خانمانیش ئاشتان پێی. جگەلەوە لە کوردستانی باشووریش لە چای سەفین هەرگوڵی لافەندەرمان هەیە و ئیشەڵا ڕۆژێکیش مەجای ئەومان هەبێت ستافەکە گویان لێم بێت یەکەوە بڕۆین ئێمەش لەوێەوە چەند وێنەیەک تۆمار بکەین وەکوانە جا و کاتە راپۆرتی خۆمان بێنین و بۆ ئێوەی بینەر بیخەینە ڕوو بڵین ئەوە ئێمەش توینێتە ناوچەکانی خۆمان و لێرش لافەندەرمان هەیە. باشە ئێستاش با بەیەکەوە بەهای دراوبیانەکان نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بێت. کە نرخی دراوەکان و زێر بەم شێوەیە $100 بەرامبەر بە 146,975 دیناری عێراقیە، 100 یۆرۆ بەرامبەر بە 176,000 دیناری عێراقیە و 100 پاوند بەرامبەر بە 205,250 دیناری عێراقیە و 100 لیرەی تورکی بەرامبەر بە 17,000 دیناری عێراقیە، 100 تومانی ئێرانیش بەرامبەر بە 5,975 دیناری عێراقیە و بابزانی زێر بە شێوەیەکە کە مسقاڵێک زێری عیار 24 420,000 دینارە و مسقاڵێکی زێری عیار 21 بە 370,000 دینارە و مسقاڵێکی زێری عیار 18 بە 316,000 دینار. بەڵێ دەچینە سەر بابەتێکی دیکە کە ئەویش فستیڤاڵی گەورەی ئەسپسواریە کە لە شاری مەستارەی لیبیا ڕێکخرا بوو. ئەسپسواران و ئارەزوومەندانی ئەو وەرزشە بە جوانترین و بە نرخترین پۆشاکەوە دەچنە ئەو فستیڤاڵەیان بە باشترین ئەسپە عەرەبیەکان ئەم پێشبێڕکەیە ئەکەن و ئەم وەرزشە لای لیبیەکان بە بەشێک لە کولتور و کەلەپوری ئەو وڵاتەدا ئەندرێت. ئەم ساڵیش پەیامی یەکبوونی هەموو لیبیا بۆ ماوەی 3 ڕۆژ فستیڤاڵەکان ئەنجام داوە. شاعیران و ئەسپسوارانی لیبیا لە گۆڕەپانێکی گەورەی شاری مسراتەی ڕۆژئاوا بەشداری وەرزشی ئەسپسواریان کرد و کولتورێکی لیبیەکان. لە فستیڤاڵێکی گەورەدا کە لە زۆرینەی وڵاتانی جیهانەوە ئەو کەسانە ئارەزووی وەرزشی ئەسپسواریان هەیە بەشدار بوون. ئەسپسوارەکان باشترین و بەناوبانگترین جلوبەرگی وەرزشیان پۆشیوە بۆی بەشداری پێشبڕکێنەریتیەکەیان بکەن. یەکێک لە باشداربوانیش دەڵێت لە پێناو یەک پارچەی لیبیا بەشداریان لە فستیڤاڵەکە کردووە. مهرجان الوحدة الوطنية للميز والتراث الشعبي مهرجان إن شاء الله لم فستیڤاڵ یەکێتی نیشتیمانی لیبیا فستیڤاڵێکە کە هەموو لیبیەکان و ئەسپسوارەکان لە پێناو یەکڕێزی لیبیا کۆبوونەتەوە بە یەک پەیام بەشداریان کردووە. ئارزومەندانی ئەسپسواری لە زۆربەی ناوچەکانی لیبیاوە هاتن و زیاتر لە 100 تیم بەشداریان کردووە. لیبیەکان شانازی بە وەرزشی ئەسپسواری دەکەن و بە یەکێک لە گرنگترین لایەنەکانی کەلەپوری و کللتوری وڵاتەکانی دەزانن. فستیڤاڵەکە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بوو. ئامادەبووان بە جۆش و خرۆشەوە تەماشای پێشبڕکێی ئەسپسواریەکەیان دەکرد. لەسەر پشتی ئەسپە عەرەبیەک مەزنەکان لەسەر ڕێگاکە ڕکابەریان دەکرد بۆ ڕیزی پێشەوە. مهرجان في صورة رائعة کەشەکە زۆر جوانە لە هەموو شارەکانی لیبیاوە بەشداربوو هەیە بە ئامانجیەوەی لیبیەکان یەک بنەوە خەڵک بە دۆخێکی سەخدا تێپەڕیون تا گەیشتون بەم گۆڕەپانە و کەشوهەوە زۆر گەرم بوو.
لیبیا کە وڵاتێکی دەوڵەمەندە بەنەوت لە دوای ڕوخانی دەسەڵاتی معەممەر قەزافی لە ساڵی 2011ەوە چەندین ساڵ ململانێ و شەڕ و ئالۆزی تێدا بوو. لیبیا مانگی ئۆکتۆبەری ڕابردوو لە نێوان دوو حکوومەتدا دابەشکرا. یەکێکیان لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە لە تەرەبلوس پشتیوانی دەکرێت و ئەوی دیکەشیان بنکەی لە خۆرهەڵاتی ئەو وڵاتەیە. لەو کاتەوە توند و تیژەکان کەمبوونەتەوە و ئاگربەز ڕاگەندراوە. لیبیەکان هەوڵ بۆ یەکڕێزی و یەکبوونی وڵاتەکەیان دەدەن. ئەها بیستومانە زۆر جار کە دوو ئەندامی خانەوادە یاخود دوو هاوڕێ دوو خۆشەویست دوو ئازیز لە یەکتر دائەبڕێن و یەکتری بە هۆکاری جیاجیاون ئەکەن. بەڵام لە ئوسترالیا لە چیرۆکێکی جیاواز لە نێوان کەسێکە گیانی لەبەردایە لەگەڵ کەسێکە بێگیانە ئەو حاڵەتە ڕوویاوە کە خاوەن ئۆتۆمبیلەکەی لێدەدزرێت و بۆ ماوەی 47 ساڵ ئۆتۆمبیلەکەی لێوە نەبێت. هەرچەندە بە دوای ئەگەڕێت چۆن خۆمانڵێ ئەم لە ئەو لە پۆلیس نییە و نییە بێ ئەوەی سۆراغێکی هەبێت لێی نەبێت و تاوە. بەڵام دوای تێپەڕبوونی وەگوتم 47 ساڵیان ئەو ساڵانە بە درێژایی ئۆتۆمبیلەکەی دەدۆزێتەوە بەهۆی کۆنبوون و تێکشکانی تەنیا لاشەی ئۆتۆمبیلەکەی ماوەتەوە و ئەو ئێستا خۆی نوێی دەکاتەوە. ئۆتۆمبیلە کۆن و لە کارکەوتوەکان فرێ دەدرێنە ئەم بیابانە و چیرۆکی دۆزینەوەی ئۆتۆمبیلە دزراوەکەی پیتەر کە 47 ساڵ لەمە و پێش لی دزراوە لێرەوە دەست پێ دەکات کە لە بیابانی ئوسترالیا بۆتە گۆڕستانی ئۆتۆمبیلە تێکشکاو و کۆنەکان بە شێوەی ڕێکەوت لەلایەن خاوەنەکەی دۆزرایەوە بەڵام بەلاشەیەکی تێکشکاو کە فیشەکی لێدراوە. لە کۆتاییدا دۆزیمەوە وەک بڵێیت قورسایەکی زۆر لە ماوەیە و چەندین ساڵە بەسەرشانمەوە بوو. بەبینینی ئۆتۆمبیلە تێکشکاوەکەی پیتەر گەڕایە بۆ ئەو سەردەمەی کە تەنیا 17 ساڵ بوو کە بەهۆی دزرانی ئۆتۆمبیلەکەی ئەو گەنجە تێکشکاو ساڵانێکی زۆری لە چاوەڕوانی ئۆتۆمبیلەکەی بەسەر بردوو. لە دوجاریشدا دوای 64 ساڵ دۆزیەوە ئێستا ئۆتۆمبیلێکی تێکشکاو بەڵام بۆ پیتەر گرنگ نییە چونکە دووبارە چاکی دەکاتەوە و نوێی دەکاتەوە. بۆ ئەوەی ئۆتۆمبیلەکەم بدۆزمەوە چەند سەد دۆلارێکم بە فڕۆکەی بێفڕۆکەوانی وێنەگریدا و بە ئاسمانی ئەم بیابانە بە دوای داگەڕام و ماندوو بووم بەڵام نەمدۆزیەوە بۆ جاری دووەم لە گەڕان دۆزیمەوە لە کۆتاییدا. لەو کاتەوەی ئۆتۆمبیلەکەی دزراوە خولیای بۆتە نۆژنکردنەوەی ئۆتۆمبیلە کۆنەکان و دووبارە چاکیان دەکاتەوە و هەر بۆ هۆیە و لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە گروپێکی چاکردنەوەی ئۆتۆمبیلیان لەگەڵ چەند کەسێکی دیکە ڕێکخستووە کە لەو ڕێگەیەوە لە هەر شوێنێک ئۆتۆمبیلی زۆر کۆن هەبێت ئەوە پیتەر هود و تیمەکەی دەیکردنەوە و چاکی دەکەنەوە. ئێستا ئەم کارە بۆتە خولیای پیتەر هود و تیمەکەی. دەیان هێکتار زەوی لە باشووری بەریتانیا کراوە بە ڕەزی ترێ بەڵام بەرهەمی ترێ ئەمساڵ لە وڵاتە هێندە زۆرە خاوەنی کارگەکانی دروستکردنی شەرابی ترێ دەڵێن ڕەنگە نەتوانن هەتاوی ئەم بەرهەمە زۆرەی ترێی شەراب ڕەوانەی وڵاتانی ئەوروپا بکەن و چونکە تێچووی زیاتری پێویستە و دەتوانن پێداویستی ناوخۆی پێپڕ بکەنەوە شەراب بە تایبەت شەرابی بەریتانی یەکێکە لە خواردنەوە گران بەهاکان و بەردەوام خواستی زۆری لەسەرە. بازرگانی شەرابی ترێ لە جیهاندا تا دێت تێچووی زیاتری دەوێت بەهۆی کاریگەریە نەرێنەکانی ڤایرۆسی کۆرۆنا کە ساڵی ڕابردوو هەناردەکردن و هاوردەکردنی خەرجی زۆری لەسەر بوو. لە یەکێک لە کێڵگە گەورەکانی باشووری بەریتانیادا بەرهەمی ترێ بە شێوەیەکی بەرچاو زۆر زیادی کردووە. خاوەنی کارگەکانی شەراب پێیان وایە ناتوانن هاوتای بەرهەمی ترێکانیان شەراب بەرهەم بهێنن چونکە بازار بۆ ساختکردنەوەی وەک پێویست نییە. پێمان وانە کەس بیری لەوە بکاتەوە بازرگانی شەراب کارێکی ئاسان و بێکێشە بێت بەڵام بە دڵنیاییەوە ئێمە هەوڵمانداوە لە کێڵگەکەدا پێداویستی ناوخۆمان دەستکەوێت و دواتر هەناردەی دەرەوەی وڵاتانی ئەوروپای بکەین ئەوەش کاری زۆری دەوێت و پێویستمان بە دەستی کاری زیاترە.
بەدەیان هێکتار زەوی کراون بە ڕەزی ترێ و بەرهەمی ئەم ساڵیش بە جۆرێکە کە بەوتەی خاوەن کەرگەکانی شەراب ئەگەر ئەو بەرهەمە زۆرەی ترێ نەکرێتە شەراب ئەوە زیانیان لێ دەکەوێت بۆ هەناردەکردنیشی چەندین پێداویستی دەوێت لەو کاتەشدا تەنها دەتوانن پێداویستی ناوخۆ پڕ بکەنەوە چونکە بۆ هەر شەرابێک 3 بۆ 4 هێندەی نرخی پێشووی تێدەچێت. It's a minefield really to try and move goods through from the UK into Europe. کێڵگەکانمان پڕن لە ترێ ئەگەر بمانەوێت بیکێنە شەراب و لە بەریتانیا و بیگوازینەوە بۆ ئەوروپا خەرجێکی زۆر لەسەرمان دەکەوێت و کاری قورسی دەوێت بۆ دروستکردنی شەراب 3 یان 4 ئەوەندەی جاران تێچووی هەیە هەر بۆیەش دەبێت بە پرۆسێکی جیاواز و ڕێوشوێنی جیاواز کار بکەین. شەراب هەمیشە بە یەکێک لە خواردنەوە گرانبەهاکان و یەکێک لە خواردنەوە دڵخوازەکان دادەنرێت لە جیهاندا. بە تایبەت شەرابی بێتروسی بەریتانیا کە یەکێکە لە بەناوبانگترین شەرابەکانی جیهان. بە شێوەیەک لە ماوەی ڕابردوو 1 بوتڵ شەرابی بەریتانیا لە جۆری بێترۆس 53,000 بە زیادکردنی ئاشکرا بە $1 ملیۆن فرۆشرا و هاوکات ڕێکخراوی جیهانی بۆ توێژینەوە لە شێرپەنجا ڕاگەاندووە. ئەگەر بەریتانیەکان واز لە خواردنەوەی شەراب بێنن 21,000 حاڵەتی گیان لە دەستدان بە شێرپەنجا کەم دەبێتەوە. لە بابەتێکی دیکە کە لە باڵپەڕی کۆنسڵتی بڵاوی کردوتەوە بابەتێکی گرنگە هەر ئەو شتەبارەت بە خواردنەوەی شەربەتە سروشتیەکانە و پسپۆڕانی بواری تەندروستی ئاماژەیان بۆ کردووە کە شەربەتی سروشتی قۆخ ئەمەیان جیاوازە باسی شەراب نییە بەڵام باسی شەربەتێکی سروشتیە کە چەندین پێکاتی تێدایە بۆ تەندروستی بەسوودە. بابزانین شەربەتی قۆخ سوودەکانی چین؟ شەربەتی قۆخ کێشی لەش دابەزێنن ئەمە بۆ کەسانی کە حەزەکەن کێشی لەشیان دابەزێت ئەتوانن شەربەتی قۆخ بخۆن. ڕێگە لە هەڵوەرینی قش دەگرێت و مو بەهێز دەکات ئەو کێشەیە کە هەموو خانمان زۆربەی زۆرمان نەکە هەمووشمان بەس زۆردەبێ زۆرمان پێوەی دەناڵێنین و ڕێژەی شەکرەی خوێنیش ڕێک ئەخات. دژی نەخۆشی شێرپەنجەیە و پارێزگاری لە ملولەکانی خوێن دەکات. و گورچیلە و بۆری هەناسە لە هەوکردن دەپارێزێت. شەربەتی قۆخ وا دەکات خەوێکی قوڵ بکەیت واتە خەوێکی ئارامت پێبەخشێت. ئەو ئێستا چەند ڕۆژێکە هەفتەیەکە کەم تریشە چوینتە ناو وەرزی هاوینەوە بەڵام هەموو وەرزەکان بەشی خۆیان هەستیاریان هەیە و هەستیاری لە وەرزەکاندا هەستیاری جۆرێکە لە نەخۆشی و ئەو کەسانی کە تووشی دەبن کە لەشیان وەڵامدانەوەی خێرایان بۆ ئەو نۆلکانە هەیە کە لە هەوادا بڵاو دەبنەوە بۆ نمونە لە بەهاران بە شێوەیەکە لە زستانان بەشێت لە هاوینان بەش یاخود لە پاییزیش بەهۆی گەڵای وەریوەکانەوە هەندێک کەس تووشی هەستیاری بن. هەستیاری لە هەندێک کەس دروست دەبێت کە لە قورگ و لوت و گوێچکەدا هەستی پێ ئەەکەن. پسپۆڕان دەڵێن سوتانەوەی یاخود سوتانەوە و قورگ و ئاوی لوت و پژمین و ئەگرانبوونی گوێچکە یەکێکن لە نیشانە سەرەکیەکانی هەستیاری وەرزی و دەشڵێن نەخۆشی هەستیاری مەترسیدار نییە بەڵام نابێت پشتگوێ بخرێت چونکە دەبێتە هۆی نالەباری و تێکچوونی دۆخی تەندروستی و داواش دەکەن بۆ خۆپارێزی خۆیان لە تۆز و خۆڵ دووربکەوەنەوە کەمتر بچنە ناو گژوگیا و سەوزایی بە تایبەتی لە کاتی گۆڕینی وەرزەکانە. جا زۆربەی زۆرشمان دەزانین کە لە بەهارە زۆر زیاتر کێشە بۆ ئەو کەسانە دروست دەبێت کە هەستیاریان بەهێزترە لە کەسێکی دیکە یاخود نەخۆشی هەستیاریان هەیە و ئەمە وا دەکات کە ئێمە ئاگادارمان لە ئاگاداری خۆمان بین بزانین کە ڕاستە کە مەترسی نییە بەڵام لەگەڵ ئەوەشە نابێ پشتگوێ بخەین و ئەگەر بینیمان هەستیارێکە زۆر زیاتر لە ئاستی خۆی کێشەمان بۆ دروست دەکات ئەوە دەبێت ئاگادار بین کە چۆن ئاگاداری لە خۆمان بکە یاخود سەردانی پسپۆڕی تایبەت یاخود پزیشکی تایبەت بکەین.
بابەتەکانی ئەمڕۆی ڕۆژباشمان پێشکەشکردن هیوادارم کە بە دڵی هەموو لایەکتان بوو بێت تا سبەینە بە یەک گەیشتنەوەیکی دیکە بەخواتان دەسپێرم و ماڵەوە.